فاتواکەی جیهاد بۆ غەزا سەلەفیەکان تووڕە دەکات. هێشتا کەس بەدەمیەوە نەچووە کەچی زۆرترین کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە. فاتواکەی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بە سەرۆکایەتی دکتۆر عەلی قەرەداغی کە جیهادی لەسەر هەموو موسڵمانێک بۆ بەرگری لە غەزا فەرز کرد، کاردانەوەی جۆراوجۆری بە دوای خۆی داهێناوە. سەلەفیەکانیش فتوایەکە بە سیاسی وەسف دەکەن. حیزبی نووری سەلەفی لە میسر کە نزیکن لە سیسی ڕەتیان کردەوە کە ئێستا پێویست بێت دژی ئیسرائیل شەڕ بکرێت. لا کوردستانیش دکتۆر عەبدولەتیف سەلەفی فتواکە بە بێمانە وەسف دەکات و دەڵێت پێشتر حەماس کە شەڕی دەست پێ کرد پرسی بە کەس نەکرد. ئێستا چۆن داوا لە سەرکردەی وڵاتانی موسڵمان دەکەن جیهاد بکەن. ناوبراو هەموو خۆپیشاندانێکیش بۆ پشتیوانی لە غەزا بەنانەوەی ئاژاوەجێڕی و ناسەقامگیری وەسف دەکات. ئەو ئیخوان بەدەستی پشت ئەو فتوایە دەزانێت. دەژڵێت بۆ خۆیان دەست پێشخەری ناکەن یان داوا لە تورکیا و قەتەر ناکەن. جێی باسا تا ئێستا لەسەر ئاستی تاکو و گروپ و وڵاتانیش هیچ لایەک بەدەم بانگەواز بۆ جیهاد نەهاتووە. ئاماژەکانیش بۆ ئەوەن کەوا کەس و تەنانەت هێز و گروپە ئیسلامیەکانیش خۆیان دوور دەگرن. پاساویشیان نەبوونی ڕێگای گەیشتنە بە فەڵەستین. بەشێک لە موسڵمانانی کوردستانیش لەبارەی فتواکە ڕەخنا لە دکتۆر عەلی قەرەداغی دەگرن کە بۆچی بۆ بەرگری لە کورد بێدەنگ دەبێت. دەڵێن کورد و فەڵەستین هەردووکیان مەزلومن، پێویستە هەر فتوایەک دەربکرێت کوردیش بگرێتەوە. فاتواکەی جیهاد بۆ غەزا سەلەفیەکان تووڕە دەکات. هێشتا کەس بەدەمیەوە نەچووە کەچی زۆرترین کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە. فاتواکەی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بە سەرۆکایەتی دکتۆر عەلی قەرەداغی کە جیهادی لەسەر هەموو موسڵمانێک بۆ بەرگری لە غەزا فەرز کرد، کاردانەوەی جۆراوجۆری بە دوای خۆی داهێناوە. سەلەفیەکانیش فتوایەکە بە سیاسی وەسف دەکەن. حیزبی نووری سەلەفی لە میسر کە نزیکن لە سیسی ڕەتیان کردەوە کە ئێستا پێویست بێت دژی ئیسرائیل شەڕ بکرێت. لا کوردستانیش دکتۆر عەبدولەتیف سەلەفی فتواکە بە بێمانە وەسف دەکات و دەڵێت پێشتر حەماس کە شەڕی دەست پێ کرد پرسی بە کەس نەکرد. ئێستا چۆن داوا لە سەرکردەی وڵاتانی موسڵمان دەکەن جیهاد بکەن. ناوبراو هەموو خۆپیشاندانێکیش بۆ پشتیوانی لە غەزا بەنانەوەی ئاژاوەجێڕی و ناسەقامگیری وەسف دەکات. ئەو ئیخوان بەدەستی پشت ئەو فتوایە دەزانێت. دەژڵێت بۆ خۆیان دەست پێشخەری ناکەن یان داوا لە تورکیا و قەتەر ناکەن. جێی باسا تا ئێستا لەسەر ئاستی تاکو و گروپ و وڵاتانیش هیچ لایەک بەدەم بانگەواز بۆ جیهاد نەهاتووە. ئاماژەکانیش بۆ ئەوەن کەوا کەس و تەنانەت هێز و گروپە ئیسلامیەکانیش خۆیان دوور دەگرن. پاساویشیان نەبوونی ڕێگای گەیشتنە بە فەڵەستین. بەشێک لە موسڵمانانی کوردستانیش لەبارەی فتواکە ڕەخنا لە دکتۆر عەلی قەرەداغی دەگرن کە بۆچی بۆ بەرگری لە کورد بێدەنگ دەبێت. دەڵێن کورد و فەڵەستین هەردووکیان مەزلومن، پێویستە هەر فتوایەک دەربکرێت کوردیش بگرێتەوە.